یەک شت هەیە کە بەڕاستی خەڵک ئەیزانێ، ئەویش ئەوەیە کۆمەڵگەی عێراق و کۆمەڵگەی کوردستانیش ئەمەنی داهاتیایە، ئەمەی بەرووبووم هەیە، ئەمەنەی سەروەت هەیە لە ئینتاجی نەوتی و نانەوتی و بیگرە هەتا خاڵی بوومرگی و ئەمسەر و سەر بە کوردستان و بە عێراقیشەوە، یعنی بەرهەمهێنان لە کوردستانە تووشی نەقسی سەرمایە لە کوردستان و عێراقیشە تووشی نەقسی سەرمایە نەبووە. ئەو قسانە ناچێت بەگوێ خەڵکە، خەڵک ئەبینێ بە ئەم کۆمەلگایەکی قڵشتی چینایەتەکەی ئەمەنە فراوان بۆتەوە جەماعەتێکی زۆر کەم کە هەندێک کەس بە دروست لە دنیاە ناوێ بن بە لە سەدایەکی کۆمەلگا و دەوڵەمەنەکانن لە سەتا نەوتونەکەی وانە محتاجە ناڕەحەتە ئەگەر کرێکی بێ 2-3 مانگە کرێی نەداوە خەمێتی شڕوشی تاڵی دەرکەنە دەرەوە، بەڵام کۆمەلگایە پارەیتیانە ئەگەر پارەیتیانی ئەم هەموو وەبەرهێنانە لە کوێوەکەی هەرچی لایە لە ئەرزە و زەوی ئەم وڵاتە هەیە کە بە حساب خۆی شوێنی کوشت و کاڵی زراعیە دابشکراوە بەسەر مەسئولینی گەورە بچوشی ئەمانە ئایکەن بە شوقەوە چێ بە ئاسمانە بۆیان ساغ نابێتەوە بە ئەنواع ڕێکلام بۆکردن، یعنی ئەم وڵاتە ئەم گەر ئیمکانێتی تیانە بێ ئاوایە ئەوە بە چی پەیاکرێت